بەنداوی باوەنور بە یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دادەنرێت کە لە سنووری ئیداری گەرمیان و لە نزیک ناحی باوەنور جێبەجێ دەکرێت. کارەکانی ئەم پرۆژەیە ماوەی چەند ساڵێکە بە چەند هۆکارێکی جیاواز جێهێڵراوە و بە تەواو نەکراوی ماوەتەوە. دوای تەواوکردنی بەنداوی دێوانە لە سنووری قەزای دەربەندی خان، تەواوکردنی پرۆژەی بەنداوی باوەنوریش بە هەمان کۆمپانیا دەستپێرێت. بەنداوە ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە بەوەی کە زیاتر لە 50 ملیۆن مەترە سوێژاو کۆ دەکاتەوە و توانای بەبەرهێنانی 32 مێگا کارەبا دەدات نزیک شاری نزیک باوەنورە و بینی هەر دەربەندی خان و کەلارە دووەم پرۆژەی بەنداوی گەورەیە ئەوە پێشتر لە دێوانە دێت چونکەوە لە بەنداوە ستاجی گەورەکان حساب دەکرێت کە دەکەوێتە سەر با بڵێن زەی سیروانەوە. سەرباری بوونی ئەو قەیرانەش ماوەیە کە کۆمپانیا دەستی بەکار کردوێتەوە. درێژی بەنداوەکە 80 مەترە، بەرزی بەنداوەکە 20 مەترە، توانای بەرهێمێنانی کارەبای 32 مێگاوات کارەبای هەیە کە ئەمەش پاڵپشتێکی باش و گونجاوە بێ بۆ دابینکردنی کارەبای پێویست بۆ ئیدارەی گەرمیان. هەروەها لە ڕووی ئاودێری و کشتتوکاڵیشەوە بەنداوەکە سوودێکی هێزگار باش و کاریگەرە بینێت بە ناوچەی گەرمیان، بە تایبەتی ناوچە و زەویە کشتتوکاڵەکانی گەرمیان کە لە چەند ساڵی ڕابردوودا تووشی کەم ئاوی و کەمی ڕێژەی بارانباری بوونەتەوە. لە ڕووی گەشتیاریشەوە دیمەنێکی جوان بە ناوچەی ناحی باوەنورە. بەنداوەکە بە شێوازێکی گرنگ و سەردەمیانە دروست دەکرێت جگە لە دەستی کاری نێوخۆی و تیمی ئەندازەی خۆماڵی. ژمارەیەک ئەندازیاری بیانیش هاوکاری کۆمپانیاکە دەکەن. استراتیجیترین پرۆژەی ئەم ناوچەیە بۆ ناوچەی گەرمیان لە ڕووی ئاسایشی ئاوەوە کەم بەنداوە 30 ملیۆن مەتر سێجا ئاوەگرێت. ئەمەش ئەتوانین بڵێن بەشی سەرەوەی بەنداوە کە بەشی ئەپستریم ئەتوانێت سوودی کشتتوکاڵی لێ ببینێەوە، بەشی خوارەوەشی هەروەها ئەتوانێت سوودی لێ ببینێەوە. لە ڕووی سامانی ماسیەوە استفادەیەکی زۆری لێکرێ. بەنداوی باوەنور بڕی 200 ملیۆن دۆلاری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ تەرخان کراوە کە وەک خاوەنی ئەو کۆمپانیای ئەرکی تەواوکردنی پێسپێراوە ئاماژەی بۆ دەکات ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی داراییان بکات لەو وادەیەی بۆی دیاری کراوە تەواوی دەکەن. سەلام ڕۆڤگەلی کوردستان، ناحەی باوەنور لە سنووری ئیدارەی گەرمیان.